ئۆف دەرێم دەمگۆ بە چایم بڕۆنێ دیسان دەرێم برام گەوارەشی دەینا چەند دوور دەبارێ هێلۆت نمینێم گردن ژێ دەرێم گەوارەشی دەینا براینە دەقوە بە چایم بڕۆنێ دەرێم چەند دوور دەباری ئەوا شۆڕ دەکاتەوە دەوزەیە کاولی عارەبان دەگرتەوە دەشتێک کاو لە قەرازی سەرێ قەرە بۆ و قەرە بێتکان دەراوێ قورینگان گۆمێ مارماشان دەوزەیە کابادینان گومەتەکەی سوڵتان عەبدوڵای عارەبی سەرێ قەراتی پیرە مەغموری شۆڕ دەبتەوە لە دەرجێ بازارگەی خۆمانگە لەگەل لە بە نەعزی تەڕ دەکاتەوە سەر و فەرچەمێ شەنگە بێرێ گاوەرە و کەنداری خۆزیا بە خۆزی داران بازگری ماچان بام لەسە پردەکەی کاو لە ڕوان دزێ ئەوەلەن لە چی ژۆرە بارەجان لە گردن چێ لێ ڕوان دزیان لەسەر بە تاسێ خۆش ناوان ێقە بە سنجاقی کۆیان سەر بە مۆریە سلەیمانیان لە عەبارەشی ئەو لێریان لە بچی قوتی سارەیان لە چی ژێ خێرەکی و ڕەوەندی و ئاکۆی و مامسار و خەیلانیان لە شل و مل و چاو بەکل و باغر شۆڕێت زەیان ئاواوەچی فەسێ دەرێ بوارایان هەندێنەوە لەسەر چاکەی سوڵتان عەبدوڵای عارەبی لە گۆمێم حێزی لە گۆمێ سێغونی چی ناوەڵا دەرم لە کەند و لەندە لەگەڵ وارمشاوری ئەوەش پێشش بەت و بەبیرانش گەلەک سپاس دکەم ساوێ دلێتە ساغ بە ئەم پچێکی ئەس خەزم دەرهەق مامۆستای مەیە هێژە بابێتە خودە ڕەحمە خولێکە دخوازم پچێکی بەحساوی بکەم ئەس پچێکی دخوازم وەکە نەوەکە کوڕێوی وەکە ئینسانێکی نێزیکێوی ینی هەردوو ئالیا ئەس دخوازم ئینسانێکی چاوا بووە سا ئەس دخوازم پچەکەیتە بدی خەڵقی ئەو لە کوردستانە باشوور گەلێک مەشهورە ئەس ئەوێ باش دەزانم باوێ من و ئاپێ من کازۆژی وی باش ناس دکن یعنی کاسەتێوان ئەس من گاوا گۆ لێ بوو ئەو بوان هەیە ینی ئەو ئارشیڤە باوێ من ئەو تشتێک وسە هەیە ئێجاج بەربژی ئەس دخوازم بسا بەحسێ وێ دەمێ چاوا بوو نەها ji بۆی وە وێ دەمێ هەم پێشمەرگەم بوو هەم ستران دوگوتن بچێک دخوازم تو بەحسێ وێ بکەی سەرەتا بابم حەسەن قادر خەلیل برایم ناسراو بە حەسەن حەیران لە ساڵی 1937 لە گوندی تەلەخێمی گەورە لەدایک بووە لە ساڵی 1963 بووە بە پێشمەرگە سەرکی شەرەف و کوردایەتی لەشان کردووە پاشان لە پاش ئەوەی کە نسکۆی شۆڕشی 74 بابم لەگەر هەواڵەکانی ئاوارەی ئیران دەبن لە شاری کەرمان کەو کاتە حکوومەتی ئێران شاهنشای ئێران ئەوان کوردەکان هەموو دەگۆزێتەوە لە بۆ جنوبی ئێران دەیان بە لەوێندرێ نیشتە زیان دەکا من بەخۆم لە ساڵی 1970 لە شاری کەرمان لەدایک بوویمە دوو براو دوو خوشتی دیشم هەر لە ئیران لەدایک بوونا من بابم وەکو خەونێک بەبیر دێ تە بچووک بووی بەڵێ وەکو خەونێک بەبیرم دێ بەڵام لە نازی بابایەتی بێبەش بووم لەبەر پێشمەرگایەتی و لەبەر زروفیە و کاتی کە بڵێم ئێمە دوو دایکم هەبووە زۆریش بووینێ لە ماڵێ لایەک پێشمەرگایەتی و لایەک کەسابەت و بەڵام ئەوەی لە دۆست و هەواڵانی حەسەن حەیران من جۆم لێ دەبێ حەسەن حەیران کابرایەکی کوردپەروەر بووە کابرایەک بووە هەمیشە گەورەترین ئاواتی حەسەن حەیرانەوە بووە کوردستانێک بە ئازادی ببینێ هەتا لە زۆربەی لاوک و حەیرانەکانیشی باسی ئازادی کوردستان دەکات حەسەن حەیران بە حەیران وایە حونەرمەند بووە بەڵام لە هەمان کاتیدا پێشمەرگەش بووە حەسەن حەیران لە ئەغلەبی شەڕەکانی دەشتی هەولێر لە چیای سەفین
لە زۆربەی شۆڕەکان حەسەن حەیران بەدەنجی خۆی بەلاوکەکانی بە حەیرانەکانی پێشمەرگەکانی کوردستانی هان دەدا بۆی کە بەرەنگاری دوژمن بنەوە حد لە هەر شەڕێکیش کە حەسەن حەیران لەگەڵ بووە کە لە دۆست و برادەرەکانی بابم جێم لێ دەبی حەسەن حەیران لەگەڵ بووە گەورەترین سەرکەوتنیان بەدەستینایە لەو هەواڵانەی حەسەن حەیران کە ئێستا ماوەم بەڕێز قورش شێرە سەید کاکە محەممەد بربەیار کە بەداخەوە ما محەممەد بربەیار ئێستا نەخۆشە با لەسەر بابم قەوسەکی بدێنی بینە سەر گەورەی محەممەد بربەیار محەممەد بربەیار شخصێکە لە شۆڕشی ئەیلول دەبابەی دروست کرد یەکەم دەبابەی شۆڕشی ئەیلول کە دروست کرا لەلایەن ئەو پیاوە گەورە دروستکرا کە بەداخەوە ئێستا نەخۆشە لە ماڵی کەوتووە خدا سلامەتی خێری بدە ئینشاڵڵا ئینشاڵڵا ڕەبایەکە بۆ ئەو ڕەبایە حەسکەری تێدا بۆ جاشی تێدا بۆ فرسان بەێ نەدەگیرا هەر چەند جاری پێشمەرگە هجوومیان بۆ کردووە پێشمەرگە چوونە بیگرم پیان نەگیرایە محەممەد بربەیار لۆریەکیان هەبووە دیارە لە شۆڕشی ئەیلول لۆرێکیان هەبووە گزۆزی لۆریەکەی لێ کردەوە ناو لۆریەکەش فەردەخۆری دانایە دەور و پشتی لۆریەکەی پێشمەرگەی دانایە تەقەی بکەن گزۆزی لۆریەکەشی لە پشتەوە یەخستیە برند بۆ وەکو لولەی دەبابە لە بەک کشایتەوە بۆ پاش بۆ ناو ڕەبیە ڕەبیە گویان زانانی دەبابەیە و پێشمەرگە و شۆڕش و دەبابەی کڕیە مقاومەیان کردی و ڕەبایەکەیان گرتیا یەکێک لەو قارەمانانە بە کە محەممەد بربەیار ئەو شتەی کردیا بابم لە ژیانیدا 2 بۆ 3 جار بریندار بووە لە پێشمەرگاتی لە لاوچی دەلێ وایە کە باسی شەڕەکان دەکا بەلاو باسی دەکەم شەید حەمید مەلوکا بووە لەگەڵ بابم ناو ڕەبایەک بوونە هەتا ئاخری فیشێک شەڕیان کردیا پاشان شەید حەمید بریندار بووە پیان قوتار نەکرایە قوتی جاش و حەسکەری هاتینە بە تەیارە لیاندایە هاتینە شەید حەمیدیان شەید کردیا بەڵام وەسێتێکی شەید حەمیدەوە بووە لە بۆ بابم کە لە لاوچی دەلێ وایە ئەو سیدیەکی ئێستا بە هەدیە هینایتیم لە بۆ تەلەڤزیۆنی کوردیەک ئەوێ کلیبێ نام سەحبەت دکن من باوەڵە ڕژی خەبەردا داویەدا ئەوێ بدنە ینی سەر ئەکرانێن تەماشەوانێن مەژی گۆتاری بکەن ینی بەحساوێ ناوەڕۆکە وێ دەمێ دکە ینی ئەوێ بەڵێ باسی یەک لە بەندەکانی لاوچی باسی ئەو شەیدە دەکا کە زۆر بە ئاوات بووە عەلەمی کوردستانی بە چاوی خۆی ببینی نەمری لە کوردستان بەڵام بەداخەوە بووە شەهیدی کوردستان و ئەو بەرهەمەی کە ئەوڕۆ ئەمەدەی خۆین و کە ئەوڕۆ لە تەلەڤزیۆنێکی وەکو کوردیەک بەجل و بەرجی کوردی و بە کڵاو زەمەدانی کوردی و بە زمانی کوردی قسە دەکەین بەرهەمیش خینی ئەو شەهیدانەیە هیوادارم ئەو شەهیدانە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەبیر نەکرێن بەس بەداخەوە لەبیر کراون ڕحیوان شاد بە ینی هەکێک و ئیرۆ ئەم لەبەر ڕوودنێن ئەوێ بەرنامەی چێتکەن ئەوە کاتەوانە خوناوانە ینی ئەوە گەرەکە نەیبیرکردن ڕاستی ئەو تشتی وسا هەیە ینی ئەو تشت وسا دێن بیرکردن ئەو فەدەکاریە وێدەمێ ینی ئەس ببێژم خەلق بیرڤاتکە چییە مەسەلە چییە ینی وسا زێدەک ئەو تشت ناینەدیتن ئەو فەدەکاری ناینەدیتن نەها خۆی پەیڤەکی زۆر جوانی مەلا مستەفای بارزانی هەیە من ڕۆژێک لە شوێنێک بووم لە دیوارە ڕسمێکی بەلا مستەفا ڕەحمەتیان لێدا بوو لە بنەکەی شتێکی نووسی بوو دەڵێ من دڵنیام ڕۆژێک دادێ کوردستان ئازاد دەبێ من دڵنیام ڕۆژێک دادێ کوردستان ئازاد دەبێ بەڵام مەترسیم لەوەی هەیە ئەوەی بەو شۆڕشەوە ماندوو بۆ لەبیر بکرێ پشتگوێ بخرێ بەداخەوە ڕۆ خۆزگا ئەو تێ نەهات بەیادی بەڵام 100% هاتدی هیویدارم کە هەموو تشت گەلک کەس هەنە ینی گەلک کەس هەنە چاوا دکارم ببێژم ینی هەنە کەس هەنە کوکی دەرێ هاتنە پچێکی ڕەوش هاتیە گواردن پچێکی ئابۆری مرۆڤ دگوهۆرە ینی ڕەوشە ئابۆری دکارە ببێژە ئەس ینی کی دەرێ هاتمە بەس دەمەکی ئێبێ ئەس باوەڕ دکەم خەڵقێ
ما کورد پەروەەر ئەوەی تشتی بیش بیروا ناکەن یانی ئەوە نای بیرکردن 100%. ئەو کەسن کۆ دلێوان پچەکێ چ ببێژن ئەز ناخبم باشتر ئەزانێ ئەز ناخۆم باشترە بالای بین باشترە وڵی مەسەلا چاقیتە بچی جواتێکی دەرەکی میێوانی یان باژاردا بمەشی یان دەرەکی بێژن کوڕی فلان کەسەیە بۆتە چاواتێ بە خودای ئەو موقیفەم زۆر توش دەبی من وایە کوڕی حەسەن حەیرانم بەڵام خۆم بە هەموو خزمەتکاری هەموو کوردێکی بە شەرەف دەزانم لە هەر شوێنێکیش کە دەچم ڕێز و تەقدیر و احترامەکی بێپیانمان هەیە لەبەر ناوی حەسەن حەیران لە بە ناوی بابمان زۆر پێی گەورە دەبین وایە ئەوڕۆ دەسەڵات ینی مەسەبێکمان نییە لە پلەیەکی مەسئولیت نینە س لە حیزبی س لە حکومی بەڵام حەسەن حەیران شتێکی وای لە بۆ ئێمە بەزی هێشتیا کە کوڕیشمان شانازی پێوە دەکا و سەری پێوە بڵندا ڕاستە چ لە بازار چ لە نێو خزمان چ لە نێو دەشتی هەولێر چ لەلایەن حکوومەت چ لەلایەن حیزبە سیاسەکانی کوردستان بەگشتی تحدیدی ناکرێن فلانە حیزب یا فلان حیزب حیزبە کوردستانەکانی بەگشتی ڕێز و تەقدیری حەسەن حەیران و بنەماڵی حەسەن حەیران بێپایانە لایەن سوپاسیان دەکەین ئەمژی سپاسیەتەتکن کوتەژی ماڵباتەکە و ساداتەی ڕاستی تا ئیرۆ جواتەمە هەم سا بچێکی بە حزن کرد ینی حزن زانی چییە نزانم ئەس دەبێژم گوتنش دەرەکێتێ وسە خەمگین بەڵێ ینی دەرەکێدا خەمگینیەک هەیە دەرەکێداشی وسا کێفخۆشیەک هەیە زانێ ئەم سترانێکێتن شتە گۆداری بکەن سەرچاوە ئۆف دەم گۆبرانە و سارەکە بێ فەزێ دەرێ بوارێ دەم گۆتە نازار حەیرانەکەی خۆم چژێت و لۆ هەندە لە من بەشچی خۆت و لە پێش چاوێ منگە لەگە لە جوانی لەگەردەنا قازی لە چاوان کارمامزی هەڵا لە ڕۆینێ دەرێشەچی هەندە جەتیش دەرێ هەتی مەلاوە دەتووەرە سەردانە چێ مارێ